لە سنووری پارێزگای هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆران کە زیاترنیان لە ئیدارەی سۆران بەرمین کەوتن دە هاونیشتیمانی بوون، 6یان جانیان سپاردووە و 4یشان بریندار و کەمەندان بوونە. وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین کە سنووری چاڵاکیمان تەواوی سنووری پارێزگای هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆرانە، تیمەکانی مینلابەری بە هاوکاری دەستگای گشتی کاروباری مین و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکانی کاروباری مین نێودەوڵەتی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن ڕێژەیەکی زۆری زەوی کە لە ساڵی 2005ەوە تاکو 2025 لە ماوەی 20 ساڵی ڕابردوو ئیمساڵ زیاترین ڕێژەی زەویمان پاک کردوێتەوە کە خۆی دەگرێتەوە لە 800,000 متر زەوی دووجا زیاتر. و ئەم ڕێژەیە لە ساو ساڵانی ڕابردوو یەکجار زۆر بووە و دەستخۆشیش لە تیمەکانی مینلابەریمان دەکەین و لەو ڕێژە زەویە کە پاک کراوەتەوە خۆی لە 11 چێلگەمین و ناوچەی شەرگە دەبینێتەوە. زیاتر لە 1600 مینی دژەکەسی لە نێو ئەو ڕێژە زەویەدا دۆزراوەتەوە لە نێو براوە و پاشماوەی تەقەمەنی زەنجیش زیاتر لە 23,000 پارچە زیاتر لە نێو براوە و ئەولەویەتمانداوە بۆ شوێنانەی کە نزیکن لە ئاوەدانی و خەڵکی پێویستیان بە زەویەکانە بۆ بەکارهێنان وەکو لە وەرگا و گەشتیاری و نیشتە جێبوون و هەموو ئەو بابەتانە. بۆیە ئەولەویەتەکەمان وەکو خۆی جێبەجێ بوو و توانیمان ئەو ڕێژە زۆرە زەویە پاک بکەینەوە و سوودێکی زۆر بۆ خاوەنەی زەویەکان بژێڕینەوە بەوەی کە ئەتوانن لە داهاتوودا زەویەکانیان بەکاربێنن. و شوێنێکمان هەیە لە سنووری سۆران لە سنووری ئیدارەی سۆران ناوچەیەکی زۆر مەترسیدار و ئێوە پێتان وابێ گرینکە کە بە زوویی پاک بکرێتەوە لە مین شوێنێکی وامان هەیە؟ بەڵێ لە ساڵی ڕابردوو پرۆژەیەکی گەشتیاری لە سنووری ئیدارەی سۆران ڕاگەیەندرا، سنووری وەکو پرۆژەی ماستەر پلانی گەشتیاری سۆران کە بەشێکی زۆری سنووری ئیدارەی سۆران ئەگرێتەوە، بەڵام چەقی شوێنەکە چیای گۆڕەزە. چیای گۆڕەز تاکو لە ماوەی ساڵی ڕابردوو 6 تیممان لەوێ کاریان دەکردن، 6 تیم بۆ 4 تیم نزیکەی 800 مینی دژەکەسیمان لەو چیای دۆزیوەتەوە و ئێستاش ئەم ساڵێک پلانمان هەر لە ئیدارەی سەربەخۆی سۆران زیاتر لەو ناوچەیە کار دەکەن لە سنووری ماستەر پلانی گەشتیاری سۆران و 170 کارەکانمان لەوێتەوە بۆ 130 ماوە پێشبینی دەکرێتن کە ڕێژەیەکی زۆری مینیشی تێدا بێت و لەگەڵ تەواوبوونی پرۆژەکەش دەست بەکار دەبێ و ڕوبەرێکی زۆری زەوی بۆ هاونیشتیمانیان فراهەم دەکرێتن کە بە ئازادانە تێیدا هاتوچۆ بکەن. لە ساڵی 2025 لە سنووری بەڕێوەبەراتیەوە چەند کەس بە بەرمین کەوتووە، زیانی بە چەند کەس گەیاندووە؟ بەداخەوە سەرڕای ئەوەی کە تیمەکانی هوشاریمان بەبەردەوامی ڕێنوێنی پێویست بە هاونیشتیمانیان ئەدەن، بەڵام لە ساڵی ڕابردووە کە 2025 دە هاونیشتیمانی لە سنووری پارێزگای هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆران کە زیاترنیان لە ئیدارەی سۆران بەرمین کەوتن دە هاونیشتیمانی بوون، 6یان جانیان سپاردووە و 4یشان بریندار و کەمەندان بوون.